ئەگەر بەڕێزە توشببووی نەخۆشی شەکرەی جۆری یەکی تکایە پابند بە بەکارهێنانی دەرزی ئینسۆلینەکەتەوە. وەک ئەزانن نەخۆشی شەکرەی جۆری یەک دروست ئەبێت لە ئەنجامی تێشکانی خانەکانی پەنکریاس کە چیدی نەخۆشەکە ناتوانێت ئینسۆلین بەرهەم بێنێت. ئینسۆلین پرۆتینێکی زۆر گرنگە لە ڕێخستنی زیندە چالاکیەکانی لەشە، هەروەها ڕێخستنی ئاستی شەکر لە خوێندە. بۆیە ئەم کەسانە پێویستەکە بە بڕی دیاریکراو لە کاتی دیاریکراوە دەرزەکانیان بەکاربێن. ئەگەر دەرزی ئینسۆلین وەک پێویست بەکار نێت نەخۆشەکە ئەگەری بەرزبوونەوەی ئاستی شەکری هەیە کە کاریگەری خراپ دروستەکە لەسەر تەندروستی و یاخود دابەزینی ئاستی شەکر کە دیسانەوە مەترسی دروستەکە لەسەر نەخۆشەکە. دەرزی ئینسۆلین لە کاتی نەخۆشیدا و لە کاتی بریناریە و هەروەها لە کاتێکا کە نەخۆشەکە سترێسی هەیە پێویستەکە جورعەکەی تۆزی زیاتر بێت لە کاتەکانی تر. هەر بۆی ئەم کەسە ئەبێ قیاسی شەکرەکەی بپێوێت بۆ ئەوی بزانێت کام بڕی ئینسۆلینە پێویستە بەکاربێنێت لە پێش ژەمەکان و لە شەواندا. بەداخەوە ئەگەر ئینسۆلینەکە وەک پێویست بەکار نەهێنرێ ئەگەری توشببوونی نەخۆشەکە بە ترشەڵۆکبوونی خوێن و مەترسیەکان زیاتر دەکات. بۆ ئەوەی تەندروست بن تکایە پابند بن بە ڕێنمای پزیشکەکانەوە. سمارت وەرچەرخانە.